باسە لەسەر بنیادنەری کۆمەڵناسی لە عێراقەکەی. ئەو کۆمەڵناسی مرۆڤی بە خۆی ناسان ئەوش دکتۆر علی وەردیە کە لە ساڵی 1913 لە شاری بەغدا لەدایک بووە. سەرجەم چۆنەڵێ ڕێچەکانی ژیانی بە شێوەیەکی سیر و سەمەرە بڕیوە، جۆرێک لە چەپبوونی پێوە دیار بووە. لەو کتێبەیە کە باسی کتێبی گاڵتەجاری عەقڵی مرۆڤەکات باسی ئەوە کات کە ئەوەی قساکات تۆ نیت، ئەوەی گوێگرێت تۆ نیت، ئەوەی کە بڕیار لەسەر باشی و خراپەکانەدا تۆ نیت، تۆ نە ئاینداری نەبێدینی نە بەڕەوشتی نەبێ ڕەوشتی، بابەتی درۆیە، بابەتی خیانەتە، بابەتی نیشتمان پەروەریە، هەر یەک لەمانە مرۆڤ خاوەنی نییە لە کۆمەلگایە، بەڵکو تۆ جۆرێکە منداڵی ئەو کۆمەلگایی کە تیا لەدایک بووی، ئەو گۆشکرا و پەروەردەکراوی ئەو کۆمەلگایی کە تایە لەدایک بووی، هەموو ئەمانە ئەو کۆمەلگایە بە تۆ ئەی بەخشن کە تایە لەدایک بووی، ئەو شەقامە تۆ فێرەکە کە تایە گەورە بووی. بۆیە زۆر جار تۆ بەرگری لە شتێکەکەی کە خۆت هەڵت نەبژاردووە، باشە زۆر جار تانە لە شتێکە درێت، تانە لە کۆمەلگایەکی ترە دێت، تانە لە ڕەوشتی کۆمەلگایەکی ترە درێت، باسی واکات ئای ئەگەر بێت و خۆت لەو کۆمەلگایە گەورە بوو بێتی دووبارە تۆ ینی ئەبیتە بەرگری کارێکی ئەو کۆمەلگای. ئەم بابەتە بۆ بابەتی ئاینیش بەجێ لە جۆرەکان ڕاستە. علی وەردی تەخت لەسەر ئەوە کاتەوە بۆ نەتاکێک کە ئەم شتانەی کە ئێمە هەڵمان بژاردووە بابەتی ئاینە، بابەتی زۆر زۆر شتی ترە بەدەست ئێمە نەبووە، ینی بەدەست ئێمە نەبوو. ئەگەر ئێمە بۆنە لە سین لەدایک بووینە، لە چین لەدایک بووینە، لەوانەیە ئێستا هەندۆسیەک بووینە یاخود بوزیە بووینە نەک هەندۆسی. لە خاڵێکی ترە شیرین باسی ئەوەکە کە مرۆڤ هەمیشە کەوتوتە هەڵەیەکی گەورەوە کە بیرۆکەی ناواقعی داڕێژە. باسی چیرۆکی کات چیرۆکێکی زۆر سادەیە، بابەتی پشیلە و مشکەکەیە، کۆمەڵی مشک بڕیارەدەن کە پشیلێک لە ناو بدەن بۆی بتوانن ژیان بکەن. بە یەکێک لە مشکەکان کە بیرۆکەیەکی داڕێژێ ئەڵێ دەبێت زەنگێک لە ملی پشیلەکە بکەین بۆ ئەوەی هەر کاتێک هات ئاگادار بین. کارەگەیەتە سەر ئەوەی کە کام مشک بڕوا زەنگەکە بکاتە ملی پشیلەکە، ئەگەن ئەو بڕیارەی کە هەر مشکێک بڕوا ئەوە ئەخورێ، باشە پشیلەکە ئەیخوا. مەبەستەکە لەم چیرۆکە ئەوەیە کە مرۆڤ دەبێ ئەو بیرۆکانەی هەیەی تەنها خەیاڵی نەبن، زۆر واقعی بن و بتوانن جێبەجێ بکرێن. خەیاڵ تاکی عێراقی هەمیشە بە جۆرە لە جۆرەکان وەک علی وەردی باسێکە خەیاڵ پڵاویەکی تایە، هەمیشە شتەکانەکە بە بیرۆکەکانی ناواقعین، دەبێ بیرۆکەیەک بێ خەیاڵێک بێ کە بتوانێت دەستی لێ بدرێ و بتوانێت جێبەجێ بکرێت. علی وەردی زۆر قسەی لەسەرەکرێ، بەڕاستی بە چۆنەڵێ لەسەر بابەت بەرنامەیەکی وە ناتوانین زۆر قسەی لەسەر بکەین، بەڵام ئەوەی کە هەبوو گشتاوی ئەو فکرانە بوو بە شێوەیەکی گشتی چەندین کتێبی زۆر باشیە، وعیزەکانی سوڵتانی هەیە، کێشەی نێوان شیعە و سوننەیە، زۆر کتێبی ترشی هەیە. هاوکات ئەمەشت بۆدا دکتۆر علی وەردی گاڵتەجاری عەقڵی مرۆڤی بۆ وەڵامدانەوەیەک بۆ وعیزەکانی سوڵتان نووسی، دوایە ئەو کتێبی بەرهەم هێنا، کۆمەڵە کاردانەوەی تۆن دروست بوو لەلایەن کۆمەڵناسان و ڕەخنەگرانەوە. علی وەردی وەکو وەڵامێک هات گاڵتەجاری عەقڵی مرۆڤی بۆیان نووسی. خۆشی لە سەرەتای کتێبەکەدا ئاماژە بۆ دەکات کە کتێبەکە بە پەرشوبڵاوی نووسرا و کۆمەڵێک بابەت لە خۆگرێت، بەڵام بابەتەکان زۆر گرنگن. من هەستەکەم بابەتەکان کە لە گاڵتەجاری عەقڵی مرۆڤدا هەیە ئەگەر یەکێک بوێ بەدۆی معریفەیەکی تەواوە بگەڕێت بۆ سروشتی کۆمەڵگەی مەدەنی، پێویستی بەم کتێبەیە. وەکو چۆنە ئێمە هەمومان لە قاوغی هێلکەیەک داین، گاڵتەجاری عەقڵی مرۆڤ چەکوشەکە، ینی بیر و هۆشی دکتۆر علی وەردی وا ئیشت لەسەرەکەڵێ بێ زەحمەت لەم قاوغە دەرچۆ بە ئەرگ نەبێ وەرە سروشتی کۆمەڵگەی مەدەنی ببینە. باسی پێویستەکانی کۆمەڵگای مەدەنیە کاکە سادەترین شتەکانی چین، هاوکات ئەچێتە سەر بابەتی حیجاب و ئافرەت و تۆزێک بەغامزی لەو بابەتە دوێت، بەڵام بابەتەکە ڕەت ناکاتەوە. بەڵام لێرە بابەتەکان بە جۆرێکی تر ناوزەند کراون کە دکتۆر علی وەردی بەخامی ئێنێتە پێشدەستی ئێمە. هاوکات لە کتێبەکەیدا سەرنجڕاکێشترین بەشی ئەوەیە کە باسی مەنتیقەکات، مەنتیقی نێو منطقی کۆن. منطقی کۆن
دەڵێت من خاوەنی بیرۆکەیەکم خاوەنی ڕایەکەم ئەم بیرۆکەی من یاخود ئەم بیر و باوەڕی من لە سەدا سەد ڕاستە و نابێ هاودژی هەبێت لە کاتێکا دکتۆر علی وەردی دەڵێت سروشتی کۆمەڵگای مەدەنی یەکەم مەرجی هەبوونی جیاوازیە گەر جیاوازی نەبێت ژیان بەردەوام نابێت دەڵێت هەر شتێک لە قوڵایی بووندا ئەگەر هاودژەکەی نەبێت دەرناکەوێت واتە ئێمە ئەگەر هەمومان ڕاست بین پێچوانەکەی دەرناکەوێت یاخود ئەگەر هەمومان ڕژ بین پێچوانەکەی دەرناکەوێت دکتۆر علی وەردی دەڵێت دایمە مرۆڤ دەبێت لە نێوبەندی هەموو هێڵە هاوتەریبەکاندا بژیت و هێڵێک بکێشە نەک ئیلا بڵین نەخێر ئیلا ڕەشە ئیلا سپێ بەڵام خۆشبەختانە لەگەڵ گۆڕانی سەردەما منتیقی نوێ واتە لۆژیکی نوێ باس لەوا کات کە تو من خاوەنی بیرۆڕایەکەم ئەکرێت ئەم بیرۆڕایی من ڕاست بێت هاوکات بەرامبەرەکەم خاوەنی بیرۆڕایەکە ئەکرێت ئەم بیر و باوەڕی ئەوریش ڕاست بێت بەڵام لەژێر هەلومەرجێکدا کە سنووری تاکە کەسەکان یاخود ئاسوودەیەکان گیر نەکات و نەیپچڕێنێت دکتۆر علی وەردی هەرچەندە بیرێکی چەپی هەیە لە گاڵتەجاری عەقڵی مرۆڤدا زۆر بەڕوونی هەستی پێکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا شتێکی هاوسان کردووە کە زۆر سەرسامە بە فەلسەفەی عەلی بن ئەبو تاڵیب لە گاڵتەجاری عەقڵی مرۆڤدا زۆر بەوردی هەوڵەدا فەلسەفەکەی ڕوون بکاتەوە شی بکاتەوە وەکو کەسایەتی ئاینینە وەکو ئەو کەسایەتی کە علی بن ئەبو تاڵیب چەندین شەڕی کرد بۆ خاتری ئاشتی و دادپەروەری جا دکتۆر علی وەردی دەڵێت علی گەورە مەکەن ورن منتیقەکەی ورن مەبدەکەی پەیڕۆ بکەنەوە مەبدەئی کە علی ئەیویست پێشکەشی کۆمەڵگای کات پێشکەشی مرۆڤایەتی کات ورن با ئێمە جێبەجێیکەین